حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتایی دامەزراندنیەوە تا ئێستا لە تەنگەژەیەکی بەردەوامدایە و تا ئێستا نەیتوانیوە چارەسەریەک بۆ ئەو تەنگەژانە یاخود ئەو قەیرانانە بدۆزێتەوە. حکوومەتێکە وەکو دەوترێ سەرچاوەدارایەکانی دیارە، بەڵام پارەکەی دیار نییە ئەگەر نەتوانێت ئەو قەیرانانە چارەسەر بکات و باری گوزەرانی هاوڵاتیان مسۆگەر بکات دەبێت چی بکات و یاخۆ چی دەبێ بکرێت. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دکتۆر کارزان موراد ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە مەشیگانەوە لەگەڵماندایە. دکتۆر کارزان خۆشاتنەوە بەڕامبەی کورد کۆنەکشن، ئێوە چۆن لەو بارودۆخە دەڕوانن؟ هەڵبەت حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی شەلە و بێدەستیشە، حکوومەتێک لەسەر بنەمای شخصی و فەردی دروست ببێ یان لەسەر بنەمای تاکە حزب دروست ببێ، معارەزە یان ئۆپۆزیسیۆن هیچ دەور ڕۆڵێکی نەبێ لەناو ئەو پەرلەمانە، هەڵبەت حکوومەتەکە شکست دەخوات. هەردوو حزبە سەرەکیەکە ئێستا هەرێکی بۆ لای خۆی ڕاکێشێ و ڕاکێشانی هەموو لایەنە خراپەکانیشە ڕوئەدا لە ڕووی ئەو ڕاکێشانەوە هەرێکی بۆ لای خۆی. هێستا استقرار نییە لە هینا لە کوردستانە، جا لەبەرەوە چوینیشیان هەتا ئێستا بۆ بەغداش هیچ کاریگەر نەبووە لەسەر حکوومەت جگە لە حزبی دیموکرات کە بڕێ کورسی هەیە و ئەیەوێت دکتۆر کارزان سەدرا ڕێککەوێت، بەڵام نەک بۆ کوردستان، نەک بۆ کوردستان، بۆ تایبەتمەندی حیزبەکەی خۆیت. دکتۆر تۆ خۆت لە ئەمریکا ژیاویت و هەروەها لە وڵاتانی ئەوروپایی وازانیت ئەگەر کاربەدەستێک لە هەر پلۆپاییەک ئەگەر لە کارەکەیدا سەرکەوتو نەبوو شیانێکی زۆر هەیە دەست لە کار بکەشێتەوە. ئێستاکە خەڵک دەپرسن ئایا ئەو دەسەڵاتەی کە ئەمڕۆ لەسەر دەستەی فەرمانڕەوایی هەرێمەکەدایە ئایا شایستەی ئەوەیە کە لەو دەسەڵاتداریە بمێنێتەوە؟ هەڵبەت نەخێر، شایستەی و نەشایستەی ئێستا لە کوردستان نەماوە. ئەوەی ماوە ئەمڕۆ وەکووتمان بەرژەوەندی تاکی حیزبە، لەبەرەوە ئەبینی ئێستا قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ. مەسەلەن بۆ نمونە کەمترین شت ئەوەیە کە هاوڵاتی بتوانێت پێی بژێ نەوتە خۆی گەرم بکاتەوە بەم زستانە سەختەی ئەم ساڵ کە زۆر خەتەرناکە لەسەر ئەو خێزانانەی کە کەمدرامەتن. یعنی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی ئەم هەموو نەوتە بە قاچاقەچە لە ڕێگای تورکیا و لە ڕێگای ئێرانەوە ئەدرێ بە هەردوو دەوڵەتەکە، هاوڵاتیەکان خۆی لە بێنەوتیا گیریان خواردووە لەو سەرمایە، هەر دوێنێ لەناو سلێمانی پیاەک ڕق بووبووەوە لە بێنەوتی، یعنی ئاگەر نەبووە ڕق بۆتەوە. ئەمەش کاریسەیە، ئەمە کاریسەیەکی زۆر خەتەرناکە بۆ دوا ڕۆژی ملەتەکەمان. دکتۆر کارزانی مەزانین لەو هەرێمەدا کابینەیەک هەیە، پەرلەمانێک هەیە کە کاروبارەکانی هەرێم لە وێژەنگ دەدات و چاودێرێ دەکات، بەس ئەرکوکاری ئەوان چییە؟ هەرەوەیە چاودێرن و موچەخۆرن؟ من بۆ جەنابەت تاکی دەکەمەوە ئەو موچانە ببڕە، وەکو مەسەلەن ئیسا لە ئەوروپا پەرلەمانی هەر مەعاشی تایبەتی خۆیە سێنێ ئەوەی کە لە وەزیفە کۆنەکەی هەبوو، مەسەلەن مامۆستا بۆ مەعاشی مامۆستایەتێکی خۆی ئەسێنێ و پەرلەمانتارە ئەوروپیەکان بە پایسکلیان وەچن. ئەوانەی ئێمە هەر نەفەرێکیان بە مقیاسی 1 ساڵی کامل 1 ساڵ معاشی پێشمەرگەیەک تەنیا بۆ حیمایەکانیان ئەچێ نەکش خۆیان. ئەو جاروەرە ئەو نەوتە مەزدەری نەوتی عێراق، دووهەم مەزدەر لە دوای بەسرا هینا کوردستانە. ئەو جا یعنی مەسەن بڵێن کەرکووک بە کەرکووکیشەوە نەوتەکە کەس نازانێت ئەفرۆشێ بکێ، کەس نازانێت ئەو پارەیە بۆ کوێ ئەچێ. نەفت ئەفرۆشین وەکو هەرێمی کوردستان، بەڵام قەرزاریشین. خەڵکە شت بفرۆشێ سەرمایەکەی ئەکا بۆ ژیانی هاوڵاتیان نیوەی، ئەو باقیشی بۆ بڵێن مەسەلەن ئیدارەکردنی هەرێمەکە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە نەوت ئەفرۆشرێ بە کۆمەڵ بە تێلەوەی و وەختەکەمان زۆر نەماوە. دکتۆر
کەسانێک لە ناو سەرکردایەتی یەکێتیدا لەو باوەڕەدان کە ئەم حکوومەتە نابێ بڕۆخێ وەکو باز دەکرێت سلەیمانی و زۆنی یەکێتی لە زۆر شتا پەراویست خراون دەبی ئەو کەسانە لە چ سونگەیەکەوە ئەم جۆرە قسانەکەن کۆتایی پرسیارەکەت چی بوو لە چی چنگەیەکەوە چی لێ بکەین لە چ سونگەی کە ئەوانە دەڕوانن و ئاڵێن نابێ ئەم حکوومەتە بڕۆخێ هەڵبەت پشت بەخۆی هەنە بەستن پشت بەستنیش بە شەخص یان بە تاکە شەخص وابزانم ڕوخانە ئەگەر من هەر تەنیا بیر لە خۆم بکەمەوە ئەنجامەکەی ئەوە تاکە اعتراف بە خەڵک ناکەم کە اعترافیشم بە خەڵک نەکرد ئەڕوخێ من چونکە من بە خەڵکەوە هەستاوم حکوومەت هێرێمی کوردستان بە خەڵکی کوردستانەوە ڕاوەستاوە گیناگەر خەڵکی کوردستان پشتگیری ئەن نەبێت ئەڕوخێن بەم زوانە دکتۆر کارزان موراد نووسەر و لێکۆڵەر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆمان سپاس بۆ ئێوەش